سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەمە. سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، شەڕ و تێکەڵچوون لە بۆکان و کوژرانی 3 کەس، برینداربوونی 4 ژینگە پارێز لە ئاگری دارستانەکانی پاوە، ڕێپێوانی خانەنشینکراوانی فولات لە تاران و ئیسفەهان، هێرشی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بۆ سەرگوندی ڕامچاه لە قشم، برینداربوونی 7 کرێکار و شارۆمەند لە مەنوجان و چالاکی ئێرانانی ئازادی خواز لە فرانکفۆرت دژ بە سزایەتە. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 20 جۆزەردان خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە چەند شاری ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز و شوش بە پەیڕەواڵی یەکشەممەی هەر هەفتە لە بەردەم ئەو ڕێکخراوەیە ناڕزایەتیان دەربڕی. خانەنشینکراوان بە وتنەوەی دروشتخوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. شەڕ و تێکەڵچوون لە بۆکان و کوژرانی 3 کەس بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە 20 جۆزەردان چەند کەس لە نزیک تەڕەباری قەدیم لە شاری بۆکان لەگەڵ یەکدا بە شەڕ هاتوون و 3 کەس بە تەقەی چەک کوژراون. بەوتەی دادستانی بۆکان چەند کەس لە تەڕەباری قەدیم لە بۆکان پێکەوە دەرگیر بوون و یەکێک لە لایەنەکانی ئەو شەڕە چەکی کێشاوە و 3 کەسی کوشتووە و هەڵاتووە. بەوتەی ئەو بەرپرسە قەزایەی ڕژیم هۆکاری ئەو شەڕە ئاشکران نەکراوە و گەڕان بە دوایاندا بەردەوام. برینداربوونی 4 ژینگە پارێز لە ئاگری دارستانەکانی پاوە لە ئاکامی ئاگرکەوتنەوە لە مێرگ و دارستانەکانی ناوچەی لەبزانی سەر بە شاری پاوە 4 کەس لە هێزە خۆبەخشەکان بریندار بوون. لە ئەنجامی ئاگرکەوتنەوەی بەربڵاو لە مێرگ و دارستانەکانی پاوە، جوانڕۆ و سەلاسی باوەجانی کە چەند ڕۆژێک لەمەوبەر دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە 4 کەس لە هێزە خۆبەخشەکان بریندار بوون. شایانی باسە بەهۆی سەختی ناوچەکە، نەبوونی ئیمکاناتی پێویست و هاوکاری نەکردنی حکوومەت، ئاگرەکە پێشڕەوی کردووە و بەرپرسانی ڕژیم هیچ ڕێوشوێنێکیان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە نەگرتوۆتە بەر. برینداربوونی هاوڵاتیەک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شنۆ ئێوارەی ڕۆژی شەممە 19 جۆزەردانی 1403 هەتاوی هاوڵاتیەک بە ناوی جەعفەر گەردی خەڵکی شیناوەی پیرانشار بە تەقەی هێزەکانی حکوومەت لە سنووری شنۆ بریندار بوو. بەپێی زانیاریەکان ئەم هاوڵاتیە لە کاتی گەڕانەوەی لە سنوور و لە حاڵێکدا هیچ بارێکی قاچاغی پێنەبووە لەلایەن چەکدارانی حکوومەتەوە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت دراوەتە بەردەستڕێژی گولە و بریندار کراوە. شایانی باسە کە جەعفەر گەردی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ نەخۆشخانەی پیرانشار گواستراوەتەوە و نەشتەرگەری بۆ کراوە. هەوڵی تێرۆرکردنی چالاکێکی سیاسی کورد لە یونان. سامان وەیسانی پەنابەری کوردی خەڵکی کامیاران و دانیشتووی یونان لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە هێرشی فیزیکی کراوەتە سەری و ژیانی لە مەترسیدایە. سامان وەیسانی لە هاوکارانی ڕێکخراوی مافی مرۆڤ هەنگاوە کە بەهۆی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ناچار بە کۆچکردن بۆ یونان بووە. ئەو چالاکە سیاسیە لە یوناندا هەوڵی تێرۆرکردنی دراو، بەڵام بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی سەرکەوتوو نەبوون و ناوبراو ڕزگاری بووە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو داوای لە کۆمەڵگای جیهانی کردووە و چالاکە سیاسیە بپارێزن و ڕێگە لە کردەوە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی بکرن. ڕێپێوانی خانەنشینکراوانی فولاد لە تاران و ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 20 جۆزەردان خانەنشینکراوانی فولات لە شارەکانی تاران و ئیسفەهان لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. خانەنشینکراوانی فولات هەر یەکشەممە لە بەردەم سندوقی خانەنشینی ناڕزایەتی دەردەبڕن و داوا دەکەن ئاستی حەقدەست و مەزایەیان بچێتە سەرەوە
گەڵاڵەی هاوسانسازیان بۆ جێبەجێ بکرێت، بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی هەڵبوەشێتەوە و سربەخۆیی بۆ سندوقەکانی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد بگەڕێتەوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرەنگی لە بەردەم ئاموزش و پەروەرشی تاران. ڕۆژی یەکشەممە 20 جوازەردان خانەنشینکراوانی فەرەنگی ساڵی 1402 لە سەرانسەری ئێران لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەرش لە تاران کۆبوونەوە. خانەنشینکراوانی فەرەنگی لە کۆبوونەوەکەیدا خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، پەرداختی پاداشی خانەنشینی، هاوسانسازی حقوق و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بوو. هێرشی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بۆ سەر گوندی ڕامچە لە قشم. ڕۆژی یەکشەممە 20 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندی ڕامچە لە دوورگەی قشم و چەند کەسیان دەست بەسەر کردووە. بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە، هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بە بیانووی هەبوونی کاڵای قاچاق و بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گوندی ڕامچاو، تەقەیان بەسەر خەڵکدا کردووە. کاتێک خەڵک ناڕەزایەتیان دەربڕیوە، هێزەکانی ڕژیم ناڕازیانیان داوەتە بەر لێدان و چەند کەسیان دەست بەسەر کردووە. دەست بەسەرکردنی یاشار سوڵتانی و سەبا ئازەرپەیک لە تەرەن. ڕۆژی یەکشەممە 20 جۆزەردان دوو ڕۆژنامەوان بە ناوەکانی یاشار سوڵتانی و سەبا ئازەرپەیک بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان دەست بەسەر و ڕەوانەی زیندانکران. یاشار سوڵتانی و سەبا ئازەرپەیک دوو ڕۆژنامەوانی ئازادی خواز بوون کە چەندین پەروەندەی گەندەڵی بەرپرسانی ڕژیم وەکو قالی بافیان ئاشکرا کرد. هەر بەو بوونەوە لەلایەن دەستگای قەزاییەوە بە زیندان دوورخرانەوە لە کار، قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و جەریمەی ماڵی مەحکوم کراون. گواستنەوەی ڕەزا شەهابی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. ڕۆژی شەممە 19 جۆزەردان ڕەزا شەهابی چالاکی کرێکاری ڕایگیرا و لە زیندانی تاران بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان گوازرایەوە. بەپێی راپۆرتی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران، ڕەزا شەهابی باری تەندروستی تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کراوە. ئەو چالاکە کرێکاریە لە زینداندا تووشی چەند نەخۆشی سەخت بووە و پزیشکان بە دەستگای قەزاییان ڕاگەیاندووە کە ناوبراو نابێت لە زینداندا بمێنێتەوە، بەڵام بەرپرسانی زیندان ڕەزا شەهابیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان و مەرەخەسی بێبەش کردووە و ئێستا گیانی لە مەترسیدایە. برینداربوونی حەوت کرێکار و شارۆمەند لە مەنوجان. ڕۆژی شەممە 19 جۆزەردان سرویسی هاتوچۆی کرێکارانی مەعدەنی مەنوجان لەگەڵ ئۆتۆمۆبیلێکی سەواری و بارهەڵگرێکدا لە جادەی نێوان مەنوجان بۆ ڕوودان پێکیان داداوە و بەو هۆیەوە حەوت کەس بریندار بوو. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، ئەو ڕووداوە لە نزیک دۆڕیانی نەودش ڕوویداوە و لە ئەنجامی ئەو بەریەککەوتنەدا 4 کرێکاری مەعدەن و 3 شارۆمەند کە ناسناویان ئاشکرا نەکراوە بریندار و ڕەوانەی ناوەندا دەرمانیەکان کراون. دو هەواڵمان سەبارەتە بە چالاکی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت دەست بە سزای ئێعدام. ڕۆژی شەممە 19 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی وڵاتی ئاڵمان بە پەیڕەواڵی هەر شەممە لە شاری فرانکفۆرت کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی سزای ئێعدام لە ئێران بوون. شەممەی هەر هەفتە ئێرانیانی ئازادی خواز لە شاری فرانکفۆرت دەست بە کۆماری ئیسلامی خۆپیشاندان دەکەن. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوە گرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی، خوازیاری ڕاگررتنی سزای ئێعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شانی باسە کە ژمارەیەک لە چالاکانی سیاسی ئاڵمانیش لەو چالاکیەدا بەشدار بوون و داوایان لە یەکێتی ئەوروپا کرد بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم سزا بدەن. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتیاوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش.